بۆی ئێمە لێرە دانیشتوین بۆ کردنەوەی پەیکەری دایک دیارە بێگومان ئەم پەیکەرە هەمومان نەزانین گرنگیەکی زۆری هەیە بۆ ناحیەی ڕزگاری و بەخێرهاتنتانەکەم بە تایبەتی لەم کاتەیە نەماتوانی قەرەباڵخێکی زۆر بکەین بەهۆی نەخۆشی کرۆناوە لەبەربارە تەندروستیەکە دووبارە بەخێر بن بەسەر چاو. ئێمڕۆ ئێمە لێرە لەو باخچەیە کە دروست کراوە بۆ پەیکەری دایکی ئەنفال کۆبینێتەوە بۆ مناسبەیەکی زۆر گرنگ کە پەردەلادانە لەسەر پەیکەری دایکی ئەنفال و خۆتان ئەزانن ئەم مناسبەیە لە ناحیەی ڕزگاری دروست کراوە و ئەو پەیکەرەش لە ناحیەی ڕزگاری دروست کراوە کە سەردەمانێک ئەم ناحەیە بووە کۆکردنەوەی کەسوکاری قوربانیان و جونەسایدی ئەنفال لەسەر دەستی ڕژێمی داگیرکەر و دیکتاتۆری بەعەز. سەرەتا بە خێراتنێکی زۆر گەرمتانەکەم دڵخۆشم کە لەم بارودۆخە ناهەموارەیە کە بەڕاستی هەموو جیهانی کردوتەوە و کوردستانیش بێبەش نەبووی کە ڤایرۆسی کۆرۆنا زۆر باوە بەڵام ئەو خەڵکە ئەبینم کە زۆر بە دڵسۆزی زۆر بە گڕوچینەوە وجودیان هەیە لێرە ئەوەی کە من ئەمەوێ لێرەیە زۆر بە گرنگیەوە باسی بکەم ئەوەیە کە بەڕاستی ئەمەوێ زۆر سوپاسی هەموو ئەو کەسانە بکەم کە دەستی هاوکاریان درێژ کرد بۆ کارکردن لەم پەیکەرەدا و سوپاسی یەک بەیەکی هەموو ئەو تاکانە بکەم کە یارمەتیان نام لە دروستکردنی ئەم پرۆژەیەدا بەڕاستی زۆر جێی دڵخۆشی بوو بۆ من کاتێک کە ڕایان سپاردم وتیان ئەبێ کار بکەین لە پرۆژەی دایکینەوەی ئەنفال زۆر جێتی فەخر و شانازی بوو بۆ من وەکو ژنێک کە خزمەتی ژنێک بکەم کە خزمەتی دایکێک بکەم کە بەڕاستی ڕەنج و ماندووبوونی چەندین ساڵە و چەندین نەوەی تری تێدا نمایش کراوە بۆیە نامەوێت زۆر ڕاتان بگرم بەڵام تەنها ئەوەندە ئەڵێم سوپاسی تایبەتیم هەیە بۆ یەک بە یەکتان.